и знаю, у нас все получится. ئالێکسی ناڤالنی بە سەرسەختترین نارەکانی ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا ناو دەبرێت. دیاترین ڕوخساری سیاسی ئۆپۆزیسیۆنیشە لە وڵاتە. زیاتر لە جارێک دەستگیر کراوە و ڕێگەشی پێنەدراوە لە هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ساڵی 2010 بەشداری بکات. ماوەیەکە بە مەبەستی چارەسەری پزیشکی چووەتە ئەڵمانیا. ئەوەش دوای وێرشەی کە مانگی ئابی 2020 بە گازی دەمار کرایە سەری. بەڵام دوای گەڕانەوەی دەستبەجێ لە فڕۆکەخانەیەکی شاری مۆسکۆ دەستگیر کرا. هەروەها ئاژانسی ئاسایشی فیدراڵی رووسیا بە تێوەگلانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەوڵی تیرۆرکردنی تۆمەتبار کراوە. بەڵام ئایا ئەلێکسی ناڤالنی کێیە؟ ئەم دوژمنە سەرسەختەی پوتن پارێزەرە و تەمەنی 44 ساڵە. بەهۆی بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکانیشی ناوبانگی زۆری پەیدا کردووە کە لە پێگە کۆمەڵایەتیەکاندا بڵاوی کردوونەتەوە و با مەبەستی ئاشکراکردنی گەندەڵی لە نێوچینی دەسەڵاتدار و دامودەستگاکانی حکوومەت. ساڵی 2011 بەهۆی بڵاوبوونەوەی دەنگۆی ساختەکردنێکی ئابڕوبەر لە ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەماندا ناڤالنی داوای ئەنجامدانی خۆپیشاندانێکی بەرفراوانی کردو. خەڵکیش بەدەم داواکەیەوە چوون و دەیان هەزار کەس تێیدا بەشدار بوون. ساڵی 2013ش خۆی بۆ هەڵبژاردنەکانی شارەوانی شاری مۆسکۆ کاندید کرد. بەڵام لە بەرامبەر سێرگی سۆبیانینی هاوپەیمانی پوتن دۆڕا. با دواییشدا بڵێسەی خۆپیشاندانەکان و ناڕەزایەتی شارەکانی رووسیای گرتەوە. هاوکار لەسەر دۆسیەکی دزیکردن 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. بەڵام سزاکە هەڵپەسێرا. ناڕەزایەتی و خەباتە مەدەنیەکانی ئەلێکسی ناڤالنی درێژەی کێشاو. ساڵی 2017 کەوتە تۆمەتبارکردنی دیمیتری مێدڤێدێڤ سەرۆکوەزیرانی ئەو کاتی رووسیا بە گەندەڵی. ئەوەش وای کرد بێبەش بێت لە خۆکاندیدکردنی بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی لە بەرامبەر ڤلادیمیر پوتندا. ساڵی 2020ش حزبەکەی کە رووسیای دوڕۆژ بوو با بڕیارێکی دادگای باڵا لە رووسیا هەڵوەشێنرایەوە. هەرچی ڤلادیمیر پوتنیشە هەرگیز بە ئاشکراو لە بەردەم ڕاگەاندنەکاندا گرنگێکی ئەوتۆی بە کەسایەتی ناڤالنی نەداوە و زەقی نەکردوێتەوە. ئەوە لە کاتێکدایە بەشێک لە رووسەکان وەک کەسێکی ئۆپۆزیسیۆن و چالاکێکی بەهێز لێی دەڕوانن. بەڵام بەشێکی تر بە بووکەڵەی دەستی ڕۆژاواییەکان ناوی دەبن و دەشڵێن لە ژمارەیەک دۆسیەی تاواندا تێوەگلاوە.